سلااوڕێز ئەم کاتتان باش بە تایبەتی ئەمڕۆ ناوەندی ڕاگەان و چاپمانی هەپەگە لێدوانێکی بۆ ڕاگەشتی بڵاو کردو ینی بڵین بیلان چۆی مانگی تەباخی مانگی ئابی بۆ ڕاگەشتی بڵاو کردوتەوە لەم بیلان چێدا زۆر بابەت هەن کە گرینگن ینی هەم هێرشەکانی سوپای تورکیا هەم چالاکیەکانی گەری لە بەرامبەر هێزەکانی داگیرکرد لە بەرامبەر خیانەتی بنەماڵی بارزانانی بەڕاستی گرینگن ینی سەرڕای هەموو هێرشەکانی سوپای تورکیا لە مانگی تەباغدا بەڕاستی هێزەکانی گەیلا چالاکی زۆگری ئەنجامدا مانگی تەباخ ینی بە گوێرە مانگەکانی دیکەش بەڕاستی مانگێک بوو کە هێرشەکانی سوپای تورکیا هەم بۆ سەر ناوچەکە هەم بۆ سەر توێنەکانی شەڕی گەیلا و ئەو ناوچانەیەکە گەیلا تێدان بەڕاستی زۆر بە دژواری بەردەوامی کرد ینی بێڕاوەستان تۆپبارانەکان لە ڕێگای عەرزیەوە بۆ سەر ناوچەکە بۆ سەر خەڵکی ئەو هەرێمە زۆر بەچڕی بەردەوامی کرد هێرشەکانی سوپای تورکیا بە فڕۆکەی بێفرۆکەوان و بە تیارەی شەڕ هەر لە هەرێمی قەندیل و خواکوڕک و هەفتانین و مەتینا و گارە و زاپ و ئاواشین بەردەوام هەبوون ینی بەردەوام سوپای تورک لە ڕێگەی ئاسمانیەوە هێرشی دێنا سەرم شوونانە ینی ئەو جێگانەی کە لە بەرامبەر گەیلانەی توانی هیچ لە دەست داهاتوو نێتوانی شەڕ بکات و لە بەرامبەر چالاکانی گەری لە شکستی هێنابوو دەویست لە شوێنەکانی دیکە بەم شێوەیە بڵین تەلافی بکاتەوە کە هێرش دێنا بۆ سەرێمەکانی پاراستنی مەدیە لەسەر توێنەکانی شەڕ بەتایبەت لە ڕۆژاوای زاپ لە گردی جوودی گردی ئامەدیە و گردی بەهار بە تەقەمەنی قەدەغەکرا و سوپای تورکیا زۆر جار ویستی کە بگا بە ئامانجێک یا بڵین لەم شەڕەدا ئیدی لە ناو توێنانەدا بهێوێ گەیلەکان ناوبات ینی وەگە بین لە ژمارەی ئەو هێرشانەش 90 جارن ینی سوپای تورکیا لە مانگێکدا 90 جار بە تەقەمەنی قەدەغەکرا و هێرشی بروتە سەر توێنەکانی شەڕی هێزەکانی گەریلا دیار دەبێت کە بەڕاستی لە مانگی تەبەغدا سوپای تورکیا زۆر هەوڵیدا کە ئیدی ئەم شەڕە بگێنە بە ئەنجامە یانی ئەمە 3 ساڵە بزانین لە ڕۆژاوای زاپ شەڕێکی بەڕاستی زۆر قورس بەڕێوەیە بەس لە مانگی تەبەغدا ئەمە بەڕوونی بیندرا کە سوپای تورکیا دەیهەوێ زوو ئەم شەڕە کۆتایی پێبێنێت دەیهەوێت زوو لە ناوچانە بگا بە ئەنجامێک بە تایبەت یەکێک لەم بابەتانەوە بوو کە زۆر بەچڕی هێرشێنە سەر ئەو هەرێمە وە زۆر هەوڵیدا و یەکی دیکەش گواستنەوەی هێز بوو بۆ هەرێمی بەرواری باڵا یا بڵێن هەرێمی سەرگەلا ئەو گوندانەی گوندی گوهەرزێ و بەڵاوە و وەک سەرگەلێ زۆر جامەژەمە بەوە کە سوپای تورکیا لەوێ دەهەوێت بنکەیەکی سەربازی دروستکە ئەمە ڕاستیەکی خۆی هەیە بەڕاستی سوپای تورکیا بۆ ئەوەی کە هەندێک ناوچە لە یەکتر جیا بکاتەوە یا بڵێن ڕێگر بۆ بەرخودانی ڕۆژاوای زاب بۆ گردی جوودی گردی ئامەدی و گردی بەهار ئێستاکە لە هەرێمی سەرگەلێ دەهەوێت ئەو ناوچەیە تەواوان بخاتە بن کۆنتترۆل و بخاتە بن چاودێری خۆیەوە و ئەمەش زۆرترین یارمەتیدەر یا بڵێن یارمەتیدەری سەرەکە بۆ ئەم بابەتەش پارتی دموکراتی کوردستانە لە نزیک ئامەدیە جێگایەکیان دروست کردەوە بۆ دروستکردنی ئەو سەنگەر یا بڵێن ئەو بلۆکی بتۆن لەوێ دەیان هەوێ بەم شێوەیە ڕێگر من لە هێزەکانی گەیلا کە چالاکی ئەنجام نەدەن و هەروەها دروستکردنی ڕێگا و هێنانی ڕێگا بوو بەتایبەت بۆ ڕۆژاوای زاب بۆ گردانەی کە باسمان کردن ئەمانە لەم مانگەدا زۆر بیندران وەکو وتم بەتایبەتی گواستنەوەی هێز بۆ ناوچانە ینی گواستنەوەی هێزە لە تەقەمانی و چەک و لە ئامور یا کەلوپەلی دروستکردنی بارەگایەکی سەربازی لە هەرێمی شێلاتزێ دێرەلۆک و ئامێدیێ لەو شوونانە زۆر بەڕۆنی بیندرا ئەمانە هەموو دیارە دەکەن کە سوپای تورکیا هەم ئامادەکاریەک لە مانگی تەباغدا ویستی ئەم شەڕە کۆتایی پێبێنێ و لە هەمان کادا ترسی ئەوەشی هەیە کە ئەم شەڕە کۆتایی پێنێت چونکە ئەزانێ گەریلا ئەمە 3 ساڵ شوێنە شەڕەکات و ئەمە شەڕێک نییە کە بە مانگێک دوو مانگ تەواو بێت و لە هەمان کادا ئامادەکاری کرد بۆ وەرزی پاییز و زستان ینی ساڵی ڕابردوو وەرزی پاییز و زستان زۆر خەیاڵیان هەبوو کە لەو شوێنانە بمێننەوە و نان هەوێت نەتوانن کە ناهێڵن کە هێزەکانی گەیلا چالاکی ئەنجام بدەن بەس بینیمان گەریلا لە ساڵی ڕابردوودا لە وەرزی پاییز و زستاندا زۆر چالاکی کاریگەری ئەنجام دا ینی گورزی زۆر گران و کوشندەی لە سوپای تورکی داگیرکردا سوپای تورک چاوەڕێی ئەم شتە نەبوو حتا زۆر فەرمانداری ئەو شوێنانیان گۆڕین ینی لە ئەرک گرتیانن چونکە ئەو شەڕیان بەڕێوە نەبرد چونکە نیانتوانین لەو شەڕدا سەرکەوتوو بوون وەلایگری کەشەوە بەڕاستی هێزەکانی گەیلا ئەوەی کە ئێمە لێرە ئەیبینین چاودێریەکەین
هەتا ئێستا ینی مرۆڤ ناتوانێت پێناسەیەک بدۆزێتەوە بۆ خۆڕاگری بۆ شەڕکەری بۆ بەرخۆدانی هێزەکانی گەریلا لە وەزعێکی زۆر سەختدا لە بارودۆخێکدا کە هەموو کەس ناتوانێت بەڕاستی تەنیا بژی هێزەکانی گەریلا بەردەوام لە جم و جۆڵدان بەردەوام لەوەدان کە چۆن بتوانن چالاکی لەسەر دایکەران ئەنجام دەن وە لە مانگی تەباغدا ئەمە بەڕوونی بینی بەڕاستی چالاکیەکانی یەکینەکانی دۆغانزنار و شەداخین موش زۆر کاریگەر بوو لە مانگی تەباغدا لە هەمان کاتدا هەروەکو تریش زەکانی گەریلا بەتایبەت لە ڕۆژاوای زاب بەتایبەت لە ڕۆژاوای زاب توانیان زۆر چالاکی ئەنجام دەیانی هەر کاتێک سوپای تووری ویستی بە تەقەمەنی هەر کاتێک سوپای ویستی بە درۆن بە هەندێک تەکنیک هێرش باتە سەر هێزەکان گەیلا هێزەکان گەیلا لەوێ بەرپرچیان داوە یای نان هێژ وەڵامیان داوە زۆر ڕۆژانە چالاکیان لەس دایکەرە ئەنجامدا نەوێستان ینی زۆر جار باستەواکەن بەتایبەت مدیاکانی دەوڵەتی تورکیا یانی شەڕی تایبەت دەستگای شەڕی تایبەت سەر بە دەوڵەتی تورکیا زۆر شتی درۆ ینی چاو لێ بکەن لە مانگی تەباغداش زۆر بویەر دروست بوون یا زۆردا دروست بوون سوپای تورکیا بەردەوام ئێمە بینین کاتێک گەریلایەک شەید دەکەوێت یا چەند گەریلا شەید دەکەون ناوەندی ڕاگەاندنی چاپمەنی هەپەگە لە دوان ئەم ناسنامەم گەریلا شەیدانە بۆ ڕاگشتی بڵاوکەتەوە سوپای تورک چەند ڕۆژ دوایەوە هەفتەی دوایەوە باسڵەواکە ئاڵێ بە هاوکاری میت و شتە سوپای تورک ئۆپەراسیۆنێکمان ئەنجام دا لە ئۆپەراسیۆندام گەیلانەمان شەید کرد و ینی زۆر شتەکان دوور لە ڕاستی بە پێچەوانەوە بۆ ڕاگشتی بڵاوکاتەوە وەم هەندێک مەدیای کوردیش بەڕاستی خزمەت دەکەن بەم شەڕە تایبەتە ئەو مەدیانەی کە وەک ئێمە وەک مەدیاکانی سەر بە بنەماڵی بارزایی دایاناسین بە ڕوونی و بە ئاشکرایی پێویست ناکەن بم ئەزاندرێ ئەمانەکەن چونکە ئەوەی ئەوانەکەن هیچ مدیایی کوردی ناکە لە بەرامبەر خەڵکی کورد ینی خزمەت یاگر بەم شەڕە ویتیان کە بەرخۆدانی خۆراگرێک کە گەیلا ئەنجامیدا ئەمە بچوو بخەنەوە ئەمە نەبینن یا ئەمە بشارنەوە وەوا بکەن کە ئەم شەڕێکە ئێستا لە باشووری کوردستاندا هەیە بە تایبەتی ئەم شەڕە هەموو شەڕێکە کە پەیەکی ناوتی خای کوردستانەوە شارێکە کە پەکەکەوای کردووە ئەم باشووری کوردستان بە تایبەت هەرمی بەرواری و باڵا وێران ببێت تاڵان ببێ یا بینەم شتان دوور نەڕاست ینی هیچ بەهانەی گوانیە سوپای تورکیا پەکەکە هەبێ و نەبێ باشووری کوردستان داگیرەکە ئەمە خەیاڵەتی ئەمە ئەی هەوێ بیکەوە ئێستا هەندێک شوێنی وەک ئەڵێن ئلحاقی کردووە ینی ئەم شوێنانەی هەوی بخا بەسەر خاکی خۆ ینی تێکەڵ بە خاکی خۆی بکە ئەمە داگیرکەری نییە ئەمە ئلحاقە یانی هەوێت تێکەڵ بە خاکی خۆی بکات ئەمە وەزعێکی زۆر مەتێسیدارە لە مانگی تەباغداوە کوتم ینی بەرەنگاربوونەوەی هێزەکانی گەیلا یا وڵامدانەوە چالاکان هێزەکان گەیلا هەموو بۆ ئەم خەیاڵانی سوپای تورکیا بۆ دایکردنی بە خاکی باشووری کوردستان زۆر بەڕوونی بیندران ینی 152 جار هێزەکانی گەیلا تەنیا لە مەگەدا چالاکیان ئەنجامدا ئەمە ژمارەی کەم نییە سەرڕای هەموو هێرشەکان سەرڕای هەموو ئەو تەکنیکە پێشگەوتوی لە سوپای تورکیادا هەیە و ئاڵین ئێمە سێمین ئەندام یان یەکێک لە گەورەترین ئەندامانی ناتوێت سوپای تورکیا گەیلا توانی بەم شێوەیە چالاکێنەدا و ژمارەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە تەنیا لەم مانگەدا لە باکووری وڵات ولا باشووری وڵات ینی لە هەرێمەکانی کە گەریلاتیایە 4 گەریلا شێت کەوتون یعنی ئەو شتانی کەوتم سوپای تورکیا زۆر باسێکە زۆر دوورن لە ڕاستی ینی 53 سەرباز دایکە لە مانگەدا کوژاون لە لایەنزەکانی گەیلاوە بەڵام تەنیا 4 گەریلا شێت کەوتون ئەمە نیشاندەری ئەوەیە کە گەیلا لەم شاردا چەندە پسپۆر بووە چەندە حاکیم بووە یا چەندە خۆی پێشخستەوە بەرەو پێشەوە چووە هەر لە بواری تەکنیکیەوە هەم لە بواری تاکتیکەوەیدی سەروەری بەدەستێناوە لە ئەوەی کە چۆن ئەم چەکانە بەکاربێنێت چۆن چالاکی ئەنجامدا چۆن خۆ بپارێزێت ئەمە بابەتێکی زۆر گرنگە ینی هەتا ئێستاش یان هێتا ئێستاش دوێنێ شەویش ئەمڕۆژ هەر لە ڕۆژاوی زاب بە تایبەتی دەنگی تێکەڵچوون و دەنگی شەڕ و پێدادان لە نێوازەکانی گەیلا و سوپای تورکیادا بەردەوام بوو بۆ بیلان چ مانگی ئابیا مانگی تەباخ مرۆڤ بەتوانێت ئەم شتانە بەڕوونی بێن تەزمە